ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جاریشتر بەوەی ئازیزەکەمەوە لە بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا لە ڕێگەی کەناڵی یوتیوبی هیواوە. ئەم بەرنمەیە سەبارەت بە کۆنگرەی ڕاپەڕیوانی شۆڕژێری پەیگیر لەسەر ئامانجەکانی ڕاپەڕین ئۆکتۆبر لە بەغدایە. 26/8 لە شاری بەغا هەڵسوڕاوانی جوڵانەوەی تەشرینیان ڕاپەڕینی تەشرینی ئۆکتۆبەر لە عێراق لە شوێنە جۆرا و جۆرەکانی عێراقەوە لە بەغا کۆبوونەوەیشیان بەس کۆنگرەیەکیان بەس وەلەو کۆنگرەیە بەیاننامەیەکی کۆتاییان دەرکرد کە بە جۆرێک جیاوازە لە ڕەوتی ڕاپەڕینی تشرینیا خود لەو شتانی کە لە ڕاپەڕینی تشرینەوە ئێمە پێمان گەیشتووە لە ڕاپەڕینی ئۆکتۆبەرەوە بینیمانە. لەو بەیاننامەیە ئەوانەی کە لە کۆنگرەکەیە بەشدار بوون سەرجەم یەکدەنگ لەسەرەوە ڕێکەوتون کە هیچ شتێکی ئەم ڕژێمە سیاسی عێراق نابێ بە پێوەبمێنێ و داوای ئاڵوگۆڕێکی ڕیشەیی لە سیستەمی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی عێراقاکەن. ڕیزێک لە خواست و داواکاری لەو بەیاننامەیە هاتووە کە نیشانەی ئەوەیە کە ئەم شێوازە لە ئەم ڕێبازە کە ئەم کۆنگرەیە هەیەی بە جۆرێک لە جۆرەکان دابڕانە لە تەواوی ئەو ڕەوتی ئەو ڕاپەڕینی ئۆکتۆبر یاخود ئەو هێزە بەشدارانەی کە تایە بوون. دیارە لە کوردستانەوە لەم کۆنگرەیە دوو هاوڕێ بەشداریان کردووە کە یەکیان هاوڕێ نەوزاد بابانە، ئەوی تریان دڵشاد محەممەد عارفە کە من پێم خۆش بوو سەبارەت بەم کۆنگرەیە ئەوان میوانداری بکەم و لەگەڵ ئێوەی ئازیزە ببینین کە ناوەڕۆکیم کۆبوونەوەی چی بووە. ئەو بەیاننامە خیتامیە بەنامی کۆتایی کۆنگرەکە باسی چی ئەکا، ئەوانی کە بەشدار بوون لەم کۆنگرەیە لە شوێی عێراق هاتوون و نوێنەرایەتی چی ئەکەن و ڕێبازی جێبەجێکردنی ئەو بەیاننامەیە و ئەو منهەجەی کە لەوێ عرضکراوە ئەو ڕێبازە چێوە چی جایەکاتەوە لەوەی کە تا ئێستا لە عێراقا وەکو ڕاپەڕین و ناڕزایی ڕوبەڕووی ڕژێمی سیاسی عێراق ناسراوە. هاوکات ئێمە هەموو زانین کە لە سەروبەند یا پێش و دوای ئەو کۆنگرەیەش حرەکەیشی ناڕزایی یاخود جۆرێک تێکەڵ بوو لەگەڵ کێشمەکێشێکی زۆر ئاشکرای ڕەوتە ئیسلامیەکانەوە کار بە جێگایەکەیش کە مەترسی جەنگی ناوخۆ و کێشە و ململانی سەربازی لە نێوان گروپ و تاقمە ئیسلامیەکانە بوو بە مۆتەکەیەک بەسەر ژیانی خەڵکی عێراقەوە و بە تایبەتی شاری بەغا. ئەم کۆنگرەیە سەبارەت بەوە تێڕوانینی چی بوو، هەڵوێستگیری چی بوو و ئایا چۆن ئەکرێت پرۆسەی گۆڕانکاری بە دوور لە پێکەڵبژانێکی لەم بابەتە لە نێوان میلیشیا ئیسلامیەکانە بچێتە پێشەوە. ئەم بابەتانەوە پرسیاری تریش ممکنە لە لای ئێوەی ئازیز هەبن کە پێشوازی لە پرسیارەکانتان لە سەرنجەکانتان نەکەین، ئەکرێ لە ڕێگەی کۆمنتەوە بەشداری ئەم بەرنمەیە بن و ئەگەر پرسیارێک تێڕوانینێک سەرنجێکتان هەیە بە ئێمەی بگەێنن تا ئێمەش لەگەڵ میوانەکانە هەوڵی وەڵامدانەوەی بدەین. ئەم بەرنامەی دیالۆجی هیوا جۆرێک تایبەتە، من زۆرتر ڕۆڵی پێشکەشکارە بینم و هەوڵەدەم هاوڕیانێکە لێرە میوانی منن ئەمڕۆ باسی ئەو کۆنگرێمان بۆ بکەن، بەڵام دیارە لە پرسیارەکانەوە لە ئەو سەرنجانی کە ئەیدەین حتمما بۆ چوونی ئێمەش بە جۆرێک ئاشکرا ئەبێ. بەر لەوەی بچمە ناو بەرنمەکانە و میوانەکان بەخێرهاتن بکەم، داوا لە ئێوەی ئازیزەکەم هەرێک لە لای خۆیەوە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکە و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن. پێویستمان بەوەیە ژماری سەبسکرایبەکان زیاد بێ، داواتان لەکەین لەم بابرەوە کۆمەکمان بکەنەوە کەناڵە سەکۆی سەرجەم هێز و گروپ و دەستە و
بیر و بۆچوونەکانی ناو جوڵانەوەی چەپ و کۆمونیستی و سۆشیالیستی کوردستان و تەنانەت عێراقیشە هەوڵە دێن لە ئایندەیە ئەم لایەنەی ئەم کەناڵە زۆرتر و زیاتر بەرجەستە بکەین. پرۆژەمان هەیە لەو بابەتەوە. پێمان خۆشە ئەم سەکۆیە لەلایەن هەموو هەسوڕاوان و لایەنگرانی جوڵانەوەی چەپەوە هەروە وەربژیرێ و هەوڵی برەوپێدان و ناساندنی زیاتری ئەم کەناڵە بدەن بە دۆست و ئاشنایانی خۆتان. لەگەڵ ئێوەی ئازیزا بە خێرهاتنی هەردوو هاوڕێ نەوزاد بابان و دڵشاد محەممەد عارفەکەم بە خێرهاتن هاوڕێن. زۆر خۆشحاڵم کە میوانداری منتان قوبوڵ کرد. زۆر بەرنامەیەکی بەسوو دەبێ بە تایبەت کە ئەم کۆنگرەیە لە بەغا بەستراوە بە جۆرێک دابڕانێکی وا بەداخۆ لە نێوان کوردستان و عێراقا دروست بووە کە کەمتر ئەو ڕووداوە سیاسیانی کە لە کوردستان ڕووەدا بەرجەستە و کاریگەرە لە شوێنەکانی تری عێراق و بە پێچەوانەشەوە هەروایە. من پێم خۆشە سەرەتا لە نەوزادەوە دەست پێ بکەم. نەوزادە گەرەکرێ کەمێک ڕوونکردنەوەمان بۆ دەست سەبارەت بەم کۆنگرەیە بەشداربووانی لە چۆ هاتبوون و بەگشتی وەکو بڵین یەک لەم حەیسەریە جیاوازیە سەرەکیەکانی ئەم کۆنگرێ لەگەڵ ئەو کۆبوونەوە و یەکتربینین و تەنسیقیاتانەی کە لە عێراقا هەیە جیاوازی ئەمە لە چیە ئەبین؟ فەرموو. سەرەتا من دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بەڕاستی بۆ ئەم دیدارە و هیوادارم کەم کەناڵە بیبەتە منبەرێک بۆ هەسوڕاوانی کرێکاری و جەماوەری لە تەواوی کوردستانە، چونکە بەڕاستی خۆ دەزانی کەناڵی تەواوی میدیا بۆرژوازیونەکان زۆرن، بۆیە تاکی دەکەم و کە ئەم کەناڵانە زیاتر لە خزمەتی ئەم حرەکە و ئەم بزوتنەوە بێ. من دووبارە سواسانەکەم بۆ دیدارە. دیارە هاوڕێ جیاوازی بڵین ئەم کۆنگرە لە چاو تەواوی ئەو جموزوڵانی کە لە دەورانی پێشوو کراوە جیاوازەکەیەوە لە هەلومەرجەکە بۆ بەڕاستی کە لە خودی تەوقیتێکا بۆ کە دوو باڵ جەرایانی وەحشی هەم ئەوەی جەماعەتی سەدرەکان و ئەوەی شەماهەنگی کە لە سەروبەندی لێکدان و لەوا بوون. ئێمە لەو کات حساس و پڕهەستیارە بەشێک لە حەسوڕاوانی کرێکاری و جەماوەری و کۆمونیستی لەناو ئەو حرەکینا ئەمە بەشدار بووین و یعنی ئەمێت تاکید کەمەوە لەسەر ئەوەی کە ئەگەر ئێمە ئەگە سێری ئەو جموجوڵەی کە تۆ ئیشارەتی پێدا دیارە ئەو جموجوڵێکی کۆنەپەرستانی هەروین و جیاوازی لەگەڵ دەورانی ئۆکتۆبەری 2019 جیاوازەکەی لەوە بوو کە ئەو عمومی خەڵک بوو و تەواوی ئەو جەرایانانی کە لەناو ئەو ئۆکتۆبەرا بن حتمەن لیبراڵەکانی تیا بوو و خەڵکانی ڕادیکاڵی تیا بوو و تەواوی قەومی و حیزبی شوعی و ئەنواع جەرایان تیا بوو. دیارە هەمویان ئەمانە ئاویان کردوتە ئاشی هەمان سیستەم و هەمویان بەرەو هەڵبژاردن و ئەو بەڵام ئەمەی کە خۆی جا کردو لەم حرەکە بەڕاستی و حرێکە ڕادیکاڵەیە کە یەکێک لە هەرە نقاتە ئاساسیەکانی ئەم کۆبوونەوەی کە بەستمان لەسەر مواضعی سیاسی ئەوە بۆ کە ئێمە تەواوی ئەم سیستەمەمان ڕەت کردوتەوە. یعنی ئەم سیستەمی حکومڕانیە کە لە کوردستان لە عێراق و لە کوردستانە دەبێت بە ئەڵگۆڕی ڕشەی خۆی بکات. یعنی ئەمە مۆزوع سیاسەکەیەتی وەجانب بە اقتصادەکەیشی بەڕاستی ئەوە بووە کە تەواوی ئەم سیستەمی نیولیبرالیزمە بێت سەر نەمێنێت. ئەم سیستەمی نیولیبرالیزە کە تەواو نەکبەتی و نەهامەتی بۆ تەواوی خەڵکی عێراقیانە. مەبەستمێ بە هەمە جان بە سیاسەکە هەم جان بە اقتصادەکەی زۆر ڕادیکاڵ و خۆی جا کردوتە لە تەواوی جەرایانەکانی گرایشەکانی تر. ئەمە گرایشێکی جیاوازە و من تەسەورەکەم هەرێکێک لە ئێمە هەر بە تۆوە لە تەواوی ئەوانەی کە ساڵانێکە لە بیدایەتی نەوەدەکان ئێمە قسە لەسەر دەکەین دەڵێن دەبێت خەڵک لە ڕێی نوێنەرانی خۆی و دەبێت دەخارەتگەر بێ و دەبێت
دەبێت ئەم سیستەمە بگۆڕێ لە شوێنی ئەم سیستەمە ئەبێت دەسەڵاتی خەڵک من بەسم کە دەڵێم خەڵکی ناڕازی و ئەوەی کە بە تەواوی سیستەمەکەیە خەڵک دەخالەتگە بێت لە ڕێ شوراکانەوە قەسمانەوەیە لە تەواوی جنگەکانی دەسەڵات تا بەشدار بێ و هەرچی ئیرادە و هینە بگەڕێتەوە بۆ دەست خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە عێراق و لە کوردستانە. ئەم هەنگاوە جدیە بەڕاستی کێمە دەستمان دیارە هەر ئەوەی کە ئیشارەت بێدا کێ بەشدار بوو حتمما ئەوەی کە ئێمە لێ بووین کە هەوڵدڵشادیش لێ بوو تەواوی محافەزەکان هاتبوو یعنی جنوب و وەسەط و لە کوردستانیش ئێمە ڕۆشت بووینەمانە دیارە کە ئێمە ڕۆشتوین وەکو ناوچەکانی کە بە غەربی عێراق ناسرێ یاخود بە بڵێن بۆ نمونەوەی کە پێوترێ بە هەڵە پێوتێ ناوچە سونی مەزهبەکان نوێنەرانی ئەوەی تیا بۆ شارانە بەڵێ نوێنەری تەواو شار و شارەکانی تیا بوو و ئەو خەڵکە ئەو جەریانە ڕادیکاڵەیە کە دژی تەواوی کولی سوڵتەیە یعنی یەکێک لە هەرقی نەقۆتەکانی ئەوەی کە ئەم حرەکە لە میکانیزمی خۆیان چۆن جواباتەوە ئەوەیە بەڕاستی ئەبێت دەست بەم حرەکە ڕادیکاڵی خۆیەوە بگرێت و کار بۆ کاری ڕێکخراوی کرد لەسەر نەمانی کە من لە پێشووترا باسی کرد ئێمە تەنها خاڵێکە بەڕاستی ئەمەتوانی لە ئایندەیەکە ئەمە لە تەواوی عێراق و کوردستان نامکەین و من ئەمە بەڕاستی هیچ شتێک بە ئیرادەگەری ناکرێت هاوڕێ شەماڵ هیچ شتێک لە این ناکرێت ئەمە هەنگاوێکە ئەم هەنگاوە بەڕاستی ئەو هەنگاوەیە کە هەر هەمومان ئاوات و ئامانجمان ئەوەی بکەین و من و دڵشادیش کە لێ ڕۆشتوین وەکو دڵشاد و نەوزاد نەشوین وەکو نمایندەی حرەکەتێکی ڕادیکاڵ لە کوردستانە ئێمە چون بەشدار بووینەوە ئێمە ئەگەر سەیریکەین بە تاریخی بزوتنەوەی ناسیۆنالیستی و ئەو ئەحزابە میلیشیا قەومی تایفانە حتمما ئەگەر کێشمەکێشتیان لەسەرەوە هەبوو بێ لەسەر زیاتر و قوت بردننی سەرۆت و سامانی ئەم وڵاتە بووە هیچ کێشیان نەبوو حتممەوەی کە بینین لە دەسەڵاتە ئایبینین ئەوە سوڵتەیان بەدەستە ئەوە لە ڕێی جمهوریان هەیە ئەوە نازانم حتا ئەوانی کوردیشی کێشێکیانە لە زرمە بەعکسەوە ئەگەر مەخاتری شەبێ ئەمان لەیەکۆ دەستێکەڵەکەن بۆ ئەوەی کە هەچ حرەکاتێکی ڕادیکاڵی بێ ئەوان لێبن بە هەردوولایەن بۆیە بەڕاستی ئەم کۆنگرەیە ئەمەی تەجاوز کرد ئەم کۆنگرەیە باس دەوە دەکات کە ئێمە هاوبەشەکانمان لە کوردستان و لە عێراقا دەبێ ئەمە چۆن ئەوان لەسەرەوە لەسەر قوتوان مەساڵحیان هەیە و پشکێنە دەکەن و هیچ کێشەیەکیان نییە و دەبێ بەڕاستی خەڵکی زەحمەتکێشی کرێکار و عێراق لە کوردستان و عێراقشە ئەم حرەکە چینایەتێت تێهڵکێشکەن دەبێ ئەمە تەجاوزکەین بەداخەوە بەشێک لە چەپە ناسیۆنالیستەکان و بەشە لە ڕیفۆرم ئیسلاحیەکان لە کوردستانە کە بە ناوی چەپە و ئەمانە هین بوون بەڕاستی خەریکە دەبن بە بەشێک لە ئەو سیستەمەی کە جیاوازی دەخاتە بینی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی عێراق و کوردستان ئێمە بەڕاستی لەم کۆنگرە ئەمە تەجاوز کرد و ئەمە پێویستی بە هاوکاری شەماڵەکانە پێویستی بە هاوکاری تەواوی ئەو خەڵکە ئازادی خواز و یەکسانی خوازەیە لە عێراق و لە کوردستانە دەست بۆ ئەمە بەرین ئێمە یەکێ لەو شتانەی کە باسمان کرد کە کۆنگرێکی زۆر گەورە ئەوە بوو یعنی وەکو نوێنەرانی خەڵکاتە بوو نزیکی 77 کەس ئەمەنە هاتبوو وەکو نوێنەرایەتی شاتبوو نەمانە دیارە نوێنەری هەرێکێک لە منتیقەکانی خۆیان بوون هاتوون لەوێ یعنی یەکێ لەو شتانەی کە ئێمە کردمان ئەم کۆنگرێتی بۆ خۆی ڕێکخراوە ڕێکخراوێکە کە ڕێکخراوی ئەو حرەکە شۆڕژگێڕەوەیە کە لە دژی تەواوی سیستەمەکەی خۆی جاکردێتەوە دەڵێ ئەبێ سیستەمە بڕوا لە جانبە سیاسی و اقتصادەکەشی ئەم جیاوازی خۆی نیشانداوە حتا زۆرێ لە خاڵەکانی خاڵی ڕادیکاڵ و ئەوە بۆ نێکێ لەوانە مەوزوعی ژنانە مەوزوعی جایدینە لە دەوڵەت تا ئێستا بەڕاستی لێرە تەجاوزی ئەومان کرد بۆیە بەڵێ پێم خۆشە دواتر بچینە سەر ئەو خاڵانەوە لە هەنێک پرسیاریشم هەیە لەو بابەتانەوە لەسەر ناوەرۆکی ئەو بەرنامەی کە لەوێ دەرکراوە بەڵام من پێم خۆشە ئێستا بچم بۆ لای دڵشاد و شتێک هەیە یەک سەرنج بەم نەوزاد لەسەر ئەم بابەتی ئیسلاحی و بابەتی ئەوەی کە چەپێکی ئاوا هەیە من نەزانم کە دیارە ڕەخنەگرتن و ڕەخنەگرتنمان لە یەکترەوەوانە شتێکی مەشروع و هیچ
نکۆڵی لەوە ناکرێ هەمیشە ئێمە بە ڕەخنە چوونێتە پێشەوە ڕەخنەش لێ بگرین بەڵام حقەتەکەی ئەوەیە بەداخەوە واژەڵێم کە چەپە ڕێگریەکی زدی نییە ینی هەتا باڵە ئینتیهازیان یاخود دۆ باڵێک کە تۆ پیانەڵی ریفۆرمیزم پێلەوانێ پیان بڵێم ئینتیهازیە هەشتێکی تر ئەوانە ڕێگر نین ئەمڕۆ لە بەردەم جوڵانەوەیکا کە بیەوێ ئەم سیستەمە لە ڕێگ و ڕیشەوە هەڵتەچێنێ نەک لەبەرەوەی کە بیر و بۆ چوونیان نادروستە نییە یاخودەوەی کە تەعاونیان لەگەڵ لایەنە بۆ ژوازێکە نەشتێکی خراپ نیە لەبەرەوەی ئەساسەن کێش و قورساییەکی ئەو تۆ دروست ناکەن کە بتوانن جوڵانەوەی کارگەری و کۆمونیستی بەلا ڕێیا بەرن یاخود نێڵن بە ئامانجەکانی بکە بەرحاڵ قوسمبەی تێ بۆی ئەو بەسەرماناتێ نەپڕێ من مەبەستم ئەوەیە حتا ئێمە چون چ دڵشاد بۆ چ هاوڕیانێکی تر کە ئێستا لێرە وجودیان نییە حتمما ئێمە لەگەڵ تەواوی حتا ئەو باڵە ئیسلاحیە بڵێن ئەو هەسوڕاوانەی کە هەسوڕاو نەگلایەن هەسوڕوانەی کە قەنەعەتیان بە ئیسلاحی شێ ئێمە کاری هاوبەشمان کردو لەگەڵیان لەسەر هیچ ئەمە هیچ مەنع ناکەین و من دڵیام لەو قسەیەوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێمە تەجروبەیەکی تاڵمان هەیە کە ئێمە بیستمانە کاری هاوبەش بکەین و حتا ئێمە نەمان نەک ئەوی کاری بەرەی لەسەر مۆزوعی ئایا لەسەر مۆزوعی ڕۆژە چینایەکان لەسەر مۆزوعی پرسە جەماوەریەکان ئێماتون کاری هاوبەشمان کردو بەڵام دوای سێ دەکەی نەک ناتوونە پێش لە دواوە دەیەک خنجرت لێ باوە تەجروبە ئەوانە مەسایلێکن لە ڕێڕەوی خەباتە قابلی تەجاوزکردنن گرنگەوەی پرۆژەی گەورە هەبێ کە پرۆژەی گەورە هەبێ ئەوانەش وەلا ئەچن ینی من ئەوە لەوە دڵنیام بە هەر سوورەت من دیارە دێمەوە لات نەوزات پێم خۆشە لەسەر مواڵزەی تریش پرسیارە لێ بکە بسەبارەت بە کۆنگرەکە بەڵام ئێستاش من لای دڵشاد من یەک شت سەرنجم هەیە لە ئەم نەوعە کۆنگرانەوە ئەم نەوعە بەیان نامانە ینی زین چۆنە بەیاننامەکە ناوڕووکەکەی باشە زۆر جوانیبی داپۆشیوە زۆر مەسایلی زۆر بە ڕادیکاڵە لە مەطرح کردووە و قەتیعەیەکی تەواوە لەگەڵ ئەوەی کە حرەکەیەک بێ بۆ ئیسلاحات و بۆ ئاڵ و گۆڕێکی پسکوە لە لێرە و لەوێ داوای شۆشێکی سەرتاپایی و گۆڕینی ئەم سیستەمە نەکرد لە ڕووی سیاسی و لە ڕووی اقتصادی و ئیجتیماعیەوەوانەوە تەنانەت بەرەو پاشگێڕانەوەی ئەو ڕەوتی داماڵینی خەڵکەیە لە مافەکانیان ئەوانە بەڵام یەکشت لێرەیە هەیە ئەم جۆرە دابڕانە لەگەڵ منهەجی جوڵانەوەکانی پێشووترە ناتوانێت تەنها لە ڕووی ئامانج و لە ڕووی ئەو محتەوای ئەو بەیان نامەوە بێ چونکە جوڵانەوەیە کە بۆ ئیسلاح وەسایلی خۆی هەیە ڕێگەی خۆی هەیە ڕێبازی خۆی گرێتە بەر زەختێنێ بۆ فشارێنێ بۆ دەسەڵات و ئەوانە ڕێز و زەرای پێگۆڕێ پەرلەمانی پێ هەڵبژێرێتەوە ئەمانە بەڵام جوڵانەوەیە کە تەواوی ئەم سیستەمە بیوە ڕابماڵێ بێ بە میکانیزمی تر بجوڵێ بە میکانیزمی تر کارکات و ئەوانە من پێم خۆش سەبارەت بەو میکانیزمە جیاوازانە قسەم بۆ بکەیت دیارە ئەگەر شتێکت هەیە لەسەر پرسیارەکەی پێشومان لەگەڵ نەوزادە توانی باسێکی و دواتر بچینە سەر جوابی ئەم پرسیارە ئەو وەسایلانە ئەو میتۆدانە ئەو ڕێبازە عملیە و پراکتیکیانە چین کە ئەتوانێت بگیرێتە بەر بۆ جێبەجێکردنی فەحوا و ناوەڕووکی ئەم بەیاننامە باشەی کە لەم کۆنگرە باشەوە دەشتووە دەست خۆشحاڵجان زۆر سپاس بۆ ئێوە کە دەرفەتتان بێ بەدا دیارە میکانیزمی جیاوازەیە هەرێکە و میکانیزمی کە بێتە بەر لە کاتی کارێک ئەنجام بە ئەم کۆنگرەی کۆنگری ڕاپەڕی شۆڕژێڕانی ڕاپەڕی وان حەج کۆنگری کە شوێنی بەوەیە کە سەیری ئامانجەکانی بکات پێش هەموو ئامانجەکانی چی کە ئامانجەکانی زانی چییە دەتوانێت هەنگاوێکی باشیش بنێت لە بەرامبەر ئەوەی کە چ میتۆدێک بگرێتە بەر بۆ ئەوەی بتوانێت کاری لەسەر بکات بۆ ئەوەی کە بە ئامانجەکانی بدات دیارم هەر لە بەیاننامەکەیەوە ڕوون کراوەتەوە ئێمە وەکو کۆنگرەی ڕاپەڕیوانی شۆڕژێر ئیشارەت بەوە دراوە کە ئەنجومەنە شۆڕژێڕەکان بۆ کارێکن بۆ دەستگەیشتن بە ئەوەی کە کۆمەلگا بتوانێت لە ڕێگەی کۆمەڵەی هەرەوەزیە شورایە هەر ناوێکە ئەوەی ئەو کاتە ئەتوانرێ قسەی لەسەر بکرێت یەکەم شت کۆمەڵی کۆمیتە شۆڕژێڕەکان ئەنجومەن شۆڕژێڕەکان میکانیزمێکی سەرەتاییە بۆ ئەوەی بتوانێت ئەو ئاڵوگۆڕانە لە
بخاتە گەڕ دیارێتتر هەموو ڕێکخراوێک ئتر یان کۆنگرەیەک هەر شتێکە بەبێ ئەجندەیەکی سیاسی نەیتوانیەوە بڕاتە پێشەوە بێکمان دروست ئەم ئەتوانم ئەلێرا قسە لەسەر بکەم ئەجندە سیاسی کە ئێستا کە وجودی هەیە لە ناو ئەنجومەنی شۆڕژێرا زیاتر کۆمەڵی خەتی فکری هەیە ئەم کۆمەڵە خەتە فکریە بە جیاوازیەکانیەوە توانیوێتی هەنگاوێک بنێت هەنگاوەکەشی زیاتر لەسەر ئەوە بووە چۆنێتی داڕشتنی ئەم بەرنامەی کە ویستێتی کاری لەسەر بکات و هەروە بە ئاسانیش نەهاتۆتە ئەنجام دیارن لەوێ قسە و باسی کراوە لەوا چێت ئەوە تا ئێستاکە بەسەرمان ناتوێت پەڕی بێت کە باس نەمانتوانی بیان ئەو پەیامە باشتر بگەنین خەڵکێکە بۆ لە هاتۆتە ناو کۆمیتەیەوە لە کۆمیتەکان کرا دەرەوە خەڵک بیر تۆ هاتوویت کار بکارت بەوەی کە سیستمی پەرلەمانی و نازانم ئیسلاحگەرایی و ئەمانە بکەیت ئەی تۆ لێراجێت نابێتەوە ئێمە قسەمان لەسەر ئاڵوگۆڕێکی شۆڕژێرانەیە کە بتوانین کۆی ئەم سیستمە ئاڵوگۆڕ پێ بکەین و سیستمێکی جیاواز لەوەی کە ئێستاکە وجودیە بێنینە ئاراوە هەرچەند ئەمە ئێستا کارێکی زۆر قورسە لەسەر شانی ئەمە نەک ئێمە ئەمە بە حیزبێکی سیاسیش ئێستا بە وجود نایە ئەوەی کە ئەتوانی ئەمە بێنێتە پێشێر هەماهەنگی و هاوخەباتی تەبقەی کارگەرە چی لە کوردستان و چی لە عێراق ئەو وەختە ئەتوانین بڵێ قسە لەسەر بکەین کە ئێمە هەنگاوێک چوینەتە پێشێک بۆ ئەوەی ئاڵوگۆڕی سیاسیش بکەین ئەو وەختش تۆ نابێت بەمەوە بۆسێک بڵین ئێمە ئەم سنووربەندیە بۆ کوردستان و بۆ عێراق و نازانم چی ئێمە وەکو تەبقەی کارگەر چۆن سەرمایەداری هەموو سنوورەکانی بۆ خۆی کردوێتە سنوورەکانی لە ئێمە داخستووە ئێمە ژەبێم سنوورانە بشکێنین بتوانین هەماهەنگیمان هەبێت لە کار و خەباتمانە لەگەڵ تەبقەی کارگەر لە هەر شوێنێکی ئەم دنیا هەیە بۆ ئەوی ئاسۆی ئەو ئامانجانی هەمانە بە ئاسۆدار بکرێت ئاسوەیەکی وای پێ بدرێت کە بتوانێت هەنگاوی باشتر بنێت بۆ بەرەو پێشچوونی چینی کارگەر یعنی چینی کارگەر وا بە ئاسانی ناتێژێت خەباتێکی واوەکە تۆ بڵێ من ئێستا کە ئەم تەبقەی کارگەر مهەیە بۆ ئەوەی کە من دەست بۆ شۆڕش بەدەم گرنگترین شتەوەیە کە ئێمە بتوانین پێشە مشتی ئەو پەیامەی کە هەمانە ئەوەی کە قسەی لەسەرەکەین ئەوەی کەمانەی ئەم دەسەڵاتە بگۆڕێت چۆن بیکەین میکانیزمەکەمان چییە میکانیزمەکەمان ئێمە باشترین میکانیزم کە بەدەستمانەوەی تەبقەی کارگەر خۆیەتی ئەمیش پێویستی بە ئەوەیە کە بتوانرێت هاوشان لەگەڵ یا بجوڵیتەوە ئاسۆداریکەی ئەو وەکەوەی کە وشیاری چینایەتی هەیە ئاگایی چینایەتی هەیە بەڵام پێویستی بەوەیە کە ئاگایی سیاسی ئاگایی سۆسیالیزمی بەرزکەیتەوە بیگەیتەوە ئاستی کە باوەڕدار بێ بۆی کە شۆڕش بکات ئەجینە تا ئێوارە چەندینی وەکو من و تۆ و نەوزاد و ئەم کۆنگرێ و چەندین کۆنگری کەش بێت ئەگەر ئێمە نتوانین ئەم کارەبەرینە پێشێ یەک هەنگاومان نەناوە ناتوانین بڵێن ئێمە ئەم میکانیزمەمان جیاواز بوو لە میکانیزمیشی تر هاوڕە نەوزاد لە قسە باسەکانی ئەگەر ڕێگەم پێ بدەیت یەک دوو سەر ئەو قسانی هاوڕە نەوزاد بکەم کە ئەڵێ چاپ من خۆم کولی چەپم بەلاوە ڕەبزار من چەپم پێ قبوڵ نییە بە هیچ شێوەیە ئەوەی کە قبوڵمە ئینسانی کۆمۆنیستە کۆمۆنیستەکانە نەتوانن کەشت بکەن چەپی وردە بۆرژواژی نازانم هەرچ ناوێکی لێمی چەپ ئەنواعیە چەپ یعنی کەسێکی ڕادیکاڵ سەر بە مەیلێکی سیاسی ئیتر یان بە نەتەوەییە مەزهەبیە سۆسیالیستیە چەپە سۆسیالیستەکانیش جیاوازیان هەیە سۆسیالیستی قەومی هەیە سۆسیالیستی شۆڤێنی هەیە سۆسیالیستی نازانشی هەیە ئەمانە جیاوازیەکانی ئەمانش ئەلێرە ئاوا کەوتۆتەوە گرنگ بۆ ئێمە کۆمۆنیستەکانە کە بتوانین ئەوانەی کە باوەڕدارن بە سۆسیالیزمێکی واقعی بتوانین هەماهەنگیمان هەبێت لە بەرامبەر ئەوەی کە چینی کارگەر لە ئێمە لەگەڵیانە ناڵین ئێمە کەسمان ڕابەرنین ناشتوان ئێمە خۆمان هیچمان بە ڕابەر بزانین ئەوە واقع لە ناو تەبقەی کارگەرا خۆی ڕابەرێنێتە دەری و ئەو وەختە دەرەکەی کە چێ ڕابەرە تا ئێستاکە زۆر شت دوتراوە لەسەرمانە ئێمە بە هەڵا زۆر جار وشەی ڕابەر بەکاردێت
یان چەپ بەکارێت ئێمە چەپ نین ئێمە خەڵکانێکی کۆمۆنیستی جیاوازی لە چەپ خۆشمان بن نە بەڕابەر ئەزانی نە بە هیچ شتێک ئێمە خۆمان بە هاوشانی هاوچینەکانمان نەزانین کە لە بەشی خوارەوەی ئەم کۆمەلگایەن کە بتوانین لەگەڵیانە بە ئاسوویەکی سۆسیالیستی خەبات بکەین. بەڵێ دەست خۆش بەشی خوارەوە بنەمای ئەم کۆمەلگایان بەرحاڵ بن ئەزانم کە باسەکە لەسەر خۆڕێخستنی چینی کارگەرە باسەکە لەسەر ئەوەیە کە بە میکانیزمێکی دیاریکرا و چینی کارگەر خۆی ڕێک بخە نەگەرە و کاتانەی کە ڕائەپەڕێ و لەسەر جادەیە ئەو کاتانەشی کە ڕناپەڕێ و دانی لەسەر جگەری داناوە و تەحملی برسێتی و بێکاری و نەهامەتی و هەژاری و نوا ئەشکال دەرد و موسیبەت و ئەوانە ئەکا لە ناوگەڕەکەکان و لە شوێنی ژیانی خۆیان لە مقاومەت و لە خەبات ناکەوێت گرنگەوەیە ئەو ئامرازانە بدۆزینەوە کە ئەم چینی کارگەری بتوانێت لەم خەباتەیە لە خەبات لە دژی سەرمایە لە خەبات لە دژی سەرمایهداری و لە خەبات لە دژی نەهامەتیەکانی ئەم سیستەمە خۆی ڕێکخات و خۆی ڕێکخراوکە. نەوزا سەبارەت بەم پرسیارەی کە من لە دڵشادم کرد تۆ ئەگەر هینێکت هەیە ئیزافەیەکت هەیە ئەتوانی باسیکەی بەڵام من پێم خۆشە دوای ئەوە بچمە سەر ئەوەی کە شتێکی سەرنجڕاکێش لەم بەیاننامەیە کە هاتووە بەلای منەوە ئەوەیە کە باشی زۆشتی باشی تیاکراوە لە جێگەیەکی شاباسی جیاوازی و ناکۆچی و بڵین هاوڵاتی یەکسانی کردووە لە بری ئەو تەفرەقە قەومی و دینی و مەذهبی و بڵین ئیسنیکیانێک کە دروست کراوە لە عێراقا بەڵام سەبارەت بە کێشەی خودی خەڵکی کوردستان و ئەوەی کە کێشەیەکی دیاریکراوە هەبووە لە ڕابردووە لە مێژووەوە بە جۆرێک خەڵکانێکن لە هزار پێیان وایە ئەمە درێژەی هەیە سەبارەت بەمە باسێک نەکراوە من پێم خۆشە ئەگەر ئیزافەیەکت هەیە بۆ باسانی کە دڵشاد کردی لەسەری بدوێ پاشان جوابێ و پرسیارم بیتۆ ئیشارەتێکی وا نابێنێ وەزعی کوردستان یاخود داواکاریە خواستێکە بۆ خەڵکی کوردستان هەیە چییە هەرەوەی مەسەلەن یەکێتی و پارتی نەمێنن ئەگەر ئەوان نامێنن چۆنچۆنی تەنزیمی علاقەی بینی ئەو بەشە بکرێکە ناوی کوردستانە لەگەڵ عێراقا شتێک لەم بابەتەوە لە ناوم کۆنگریا باس کراوە لەم بەیاننامەیە نەهاتووە یا ئەساسەن هەر باس نەکراوە. دەست خۆشحاڵ ڕێگەن ئەوەی کە من ئیزافەیەکم بۆ قسەکانی هاوڵ دڵشادەوە بێ ئێمە حتمەن لە سیستەمی حتا خودی شوراییشە دیارە کولی عمومی مجتەمع بەشدارە بێت تۆ گەر حتا کابراگەر هەرچ ئەفکارێکی هەبێ نازان چێ بە تۆ ناتوانانی بکەیتە دەرەوە لە ناوە ئەو مینا ئێمە بەڕاستی ئەوەی کە ئەسڵە لە مینا جیابوونەوەی گرایشێکە کە لە تەواوی گرایشەکانی ترایە ئەی تۆ ئێمە هاتوین دەڵێن کولی دەسەڵات دەبێت ئەبێ بڕوات و ئەوەی کە من ئیشارەم بیان لە هەردوو جان بە سیاسی و اقتصادیەکە جوابیاوەتەوە سەرڕاوەی کە جینی جایدی لە دەوڵەت مۆزوعی پاراستنی ژنە کۆمەڵی خاڵی جەوهەری لە خۆی گرتووە من تەسەورەکەم ئەمە ئیتر خاڵە ڕادیکاڵەکانی مجتەمع ئێمە بەڕاستی لە ئێستادا نابێ شانی باری شانی ئەم حرەکەیە ئەمێکە دەستمان بەوردەوە کە هەنگاوەکە من بە هەنگاوێکی زانم بەڵام هەنگاوێکی زۆر مێدبەخشە ئێمەش لەسەر بکەین باری زۆر قورسکەین یعنی ئەمە یعنی تقریباً بۆ ئیزافە قسەکانی هاوڕێ دڵشاد ئێمە لە سیستەمێکە کە خەڵک دەسەڵات دەگرێت لە ناو شوراکان و دەوێت لە ناو تەواوی پێگەکانی کۆمەلگا دەخالت دەگەوێت حتمەن بە سیستەمی شورایی دەڕوە و بزوتنەوەی کارگەرێکێکە لە بزوتنەوە هەر ڕادیکاڵ و واقعەتەکەی ناوە حرەکەی ئێمە دەستمان ناوەت ئێمە ئەمە منفی ناکرێتەوە بەڵام دیارە ئەمە تەواوی عمومی ئەو دەنگە ناڕازایەتی و ئەوان لە خۆ دەگرێت کە لە دژی کولی سیستەمەکەن ئەوە بەسمە سەبارەتەوەکە دەگەڕێنەوە بۆ کوردستان ئەوەی معلومە کە لە کوردستانە و لە عێراق و لە کوردستان ئێمە بینیمان لە سەدا هەشتای خەڵک ناڕازی بوو و ئەوەی کە ناڕازی بووە حتمەن ئەو دەنگە ناڕازایەتیە کە ناڕێکخراوە یعنی قسە لەسەر ئەوەیە کولی کێشەکان کە ئێستا لە کوردستان وجودی هەیە قسەکە لەسەر ئەوەیە بانیکەتی و پارتیە ڕۆن چی ئەگە تۆ دیارە ئەمەی کێمە دەستمان بۆ بردووە لە عێراق و لە کوردستانە ئەمەیە کە خەڵک دەبێ بەڕاستی خۆی ڕێکخراو بکە من هەمیشە وتومە بە نازانم هەزارە ئەوەنە خەڵکە سەجادە بەقەدەر کەمینەی ڕێکخراو هینی نییە من تەجربەم زۆر هەیە لە کاری ئەم
جەماوی ڕێکخراوەیە کە ئەو حرەکەی کە بەکاری تەنزیمی دەڕواتە پێشەوە و ئەو کاری بە عەفەوی ئەڕواتە پێشەوە بۆ دیارە من هیچی منفی ناکرێتەوە دەنگە ناڕەزایەتێنێکە لەسەر شەقامەیە بەڵام بۆچی ئەم دەنگە نەیتوانیوە تحقیق بێ بۆچی ئەم دەنگە نەیتوانیوە جواب بە ئەو کێشانە باتەوە ئەو کەمینە ئۆلیگارشیە وحشیە کە ئێستا لە کوردستانە هەیە کە دیارە سەرمایەدار لەسەر ئەو سیستەمی نیولیبرالیزم و سەرمایەداری کار و فعالەتی نیخوان دەکەن لە ناو کۆمەلگا یعنی بۆ ئێمە دەرەقەتی ئەمە نابین معلومەوەی کە ڕێکخراو نەبووین معلومەوەیە کە ئەم لە ساهشتەیە نەیتوانیوە لە بەرامبەر ئەم لە سەدا بیستە ڕێکخراو بێت و پاشە قشەی پێ بکە حتا کە تۆ سەیریکەی لە کوردستانە بەدا هەر ئێستا بەڕاستی زۆر کاتێکی کە تەواوی حرەکەتە ڕادیکاڵ و کۆمونیست و هەموو ئەو جەرانانی کە بەڕاستی هەرچی دەنگی ناڕازیە لە کوردستانە ئەو مەترسیە ببینی کە ئێستا لە زۆنگی سەوزە دەیەوێت تەقلیدی زۆنگی زەت بکە هەرەوە ئێستا من ئاگادارم پارێزەری هاوڕێم هەیە بانکرا بۆ ئاسایش پار بۆچی بەشداری خۆپیشاندانەکانی کردووە من شخصی خۆمیان بان کردووە ئەمانە بانیان کردوم پار بۆچی بەشداریت کردووە بەڵێ ئیمڕۆ پارێزەرێکی هاوڕێمە کاگەردەڵان پێجەی خۆی بڵای کردوێتەوە بانکراوە تۆ خەڵکتان ناوە پار یعنی دانێت پاشەکشە بەم حرەکە ئەترازیە ناڕەزایەتێ بکەن ئەویش مەترسیکی زۆر گەورەیە یعنی تۆ ئەومان پێ دەڵێ دەبێت ئیترێ بێ ڕابشەڵەکین دەبێ بیل لەوە بکەینەوە کە نابێت بێڵین ئەم دەسەڵاتە بە ئارەزوی خۆی بێت هەسوڕەوان بترسێنێ بیان گرێ بیان خاتە داوزژە من شخصی خۆشمە بە هاوڕێ نەبێ بینە خۆشم بانکراوم بەس نەچوو بەدەمێنەوە تا ئێستا لەسەرەوەی کە ئێمە تۆمان بەهیم بەرداوە نییە خێروبەرەکەت ئێشان حاکم تۆ نیبینی بەش لە ئەمە لە کاتێکای بۆ من بنومینم لە کاتێکای خۆی دەتگرێ یاری خۆی دەتگرێت بەبێ قراری حاکمم خەڵکە فرێنن ئەو هەڵوشا داگەدارە بەبێ قرار تا ئێستا هەچی خۆپشاندەر و خەڵکی ناڕازیە فڕانویانە و دوایش ڕووی حاکم تەکەم تو سری ئەم مەسەل و گاڵتەجارڕێکە لە وڵاتایە یعنی قانون و حاکم شتێکی بێمەعنایە لە وڵاتایە شتێکە بەدەست دوو میلیشاوەیە ئەوەی کە بینی سوڕەوانی ناڕازی لە بادینان لە حتا بکوژانی سەدەش عوسمان و سۆران و کاوەگەرمیانەمان لە قیمە دەسەڵاتان یعنی شتێک نییە بەناوی یاسا و خین لە وڵاتە بەڕاستی دەبێت خەڵک بەڕاستی قسەکەم لەسەر ئەوەیە ئەمە ئەومان پێ دەڵێ حتا با من بڕێم بۆ شتێکی تری شاڕێ شەماڵ ئەوەی کە ئەو ئۆپۆزیسیۆنە شەرمنۆکەی کە لە دەورانێکە هەبوو دەستێکی لە ناو دەسەڵاتی و دەستێکی لەسەر شەقام بووە ئەمانە هەر هەمویان قازان بە قازان سەمی ئیشان کردو هەرەوەی کە بینیمان نەوەی نوێ بازە هەڵبژاردن و سیستەمی ئەمینە دەکە حتمما ئەمە درێژەدانە بە تەجروبە گەیشتونی ئێمە ئەگەر خەڵکی کوردستان سێر ئێمە حەو کابینە لەسەر یەک ژیان گوزرانی خەڵک خراپ بووە ئەوەی کە بینین یعنی کابینە بە کابینە خراپ بووە و خەڵک لە خۆ نەبوو کە لە ساعشتای دەنگ نادا بە ئەم سیستەمە لەبەرەوەی هیچ مێدێکی بەم سیستەمە نەماوە ئێستا کاری بەڕاستی ئێمەیە بەجددی ئەوەیە کە دەست بۆ ئەوە بەری بەشێکی ئەوەیە کە ئومێدی پێنەماوە بەشێکی ئەوەیە پەراوێزیش خراوە یعنی تۆ کە لە سیستەمێکی سیاسیە جاران بە قانون مەمنوع بوو لە ئەوروپایە کە مەسەرەن کارگەر بۆی نەبوو دەنگ بە ئەگەر زەریبەت نەدایە بۆ نمونە لە ساڵێکە مەبلەغێکی دیاریکرایان دیاری کرد بوو پێمابێت لە سوید 200 کرۆنیە و کاتە بوو کە زۆرەکە بۆ نموناگەر ئەوە زەریبە نەدایە بۆت نەبوو بەشداری بکەی لە هەڵبژاردنە باشە بەڵام ئێستا ئەمە ئەم شەرتە نەماوە دەرگایان کردوتەوە بۆ بەشداریکردن بەڵام بەشداریکردنەکە هیچە یعنی عملەن بە شێوەیەکی کردەوە خەڵکیان پراوێز خستووە بەڵام نەوزانمە پرسیارەکەم ئەمە نەبوو منەزانم وەزعی کوردستان چۆنەوە کە تاکو من و تۆ دابنیشی 24 ساعتی تریش پێکەوە لەسەر ئەوزاعینا لەبار و گەندەڵی و جەردەیەوانێ ئەمە حزابانێکە حاکمن لە کوردستانە قسە بکەین باس تەواو نابێت پرسیارەکەی من لەسەرەوە بوو ئەم کۆنگرەیە بۆ خەڵکی کوردستان بۆ ئەم کێشەیە کە هەیە لە نێوان کوردستان و عێراقا هەلو چارەسەری چییە مەسەلەن ئێسەوە پارتی باسی ریفراندۆمی کرد و جا ئەبینەوە دەوڵەت دروست دەکەین لەم لاوە تەکیدە لەسەرەوەی کە نەوت و غازەکەیان
محکمەی بڵین بەغا محکمەی باڵای بەغا فیدرالیە چیە ناوی چیە محکمەی ئیتحادیە کە ئەمە قانونە ڕازنیە و نەوتو غازەکان لێ بسێنەوە لەم لاوە قسە لەسەرەوەکەنەما پەلامارە بۆ سەرقوتی خەڵک و کێشەیەک هەیە لەم بینەیە لەم نێوەیە لەسەر ئەم بابەتە دیاریکراوە ئەم معزیلە ئایا کۆنگرە هیچ باسیشی وای مەطرح کردووە ئایا بۆ نمونە چارەسەر و ڕێگەچاری ئەم کێشە و معزیلە چییە لە بینی ئەم دوو بەشەیە چونکە ئەمە بوو بە یاریەکی زۆر بەڕاستی فێڵبازانە و تەڵەکە بازانەکە لە عێراقا و لە کوردستانە دروستیان کرد ینی تۆ لە کوردستانە لە بەرامبەر دەسەڵاتدارانی کوردستانە قسە بکەیتەوەوانە ئەڵێ مەسەلەکە لای بەغایە کە یەی لە بەرامبەر بەغاشا قساکەی تۆوانە ئەڵێ مەسەرەن جەردەیەکە لە کوردستان خۆیان کرێ لەم بینەیە کەس معلوم نابێت لە چۆوە یەخی چێ بگرێ بۆیکەوە مافەکان و خواستەکانی خۆی بەدی بێنێ یەک معلومیش نییە خەڵگەزانێک کە هەموو ئەما بێ بلاچێ دیارەوەی کە لە کوردستانی شاهەیە بەڵام چی جێگای بکرێتەوە و پەیوەندی بینی ئەم دوو بەشە کە جیاکراوەتەوە چۆنی تەرتیب بکرێتەوە لەسەر چ بنەمایەک ئایا هەر بنەمای هاوڵاتی بوونە و هەر لە ڕێگەی بەشداری خەڵکەوە لە بڕیاری سیاسی ئەم مەسەلەیە چارەسەرکرێت یاخود شتێکی دیاریکراو بۆ ئەم کێشەیە و کە ناوی نراوە بەزێک پیان وایە تا سیستەمی میلی ماوە و مەسەلەی میلی ماوە من خۆم بەش بە حاڵی خۆم لەوانە نیم بەڵام بەهەرحاڵ ئەمە مەسەلەیەکە مەطرحە ئەم کۆنگرێ لەم بابەتەوە هیچی باس کرد هەوڕێ من پێم وایە لە قسەکانی پێشما ئیشارەتم پێدا یەکێک لە هینەکانی ئەم هینا ئەوەیە کە ئەم کۆنگرە ئەوەیە کە خۆی وەکو ڕێکخراوێک بەیان کردووەش ئەو ڕێکخراوەیە کە بە عمومیەکەی باز دەکەم کە بەشێکە لە هەسوڕاوانی ئەو هەسوڕاوانەی کە من ناڕازین و هەروەم ئەوەی کە من پێم وتم من و دڵشاد حتمما ئەوەی کاڵێن نەگەوەی کە بڵین یەک بەیەکە ئێمە ئیمزایان بۆ کردوین بەڵام دەزانین بەشێک لەم خەتەر ڕادیکاڵە لە کوردستانە باقی وجودی هەیە ئێمە نمایندەی ئەوانمان کردووە بەم دەلیلە یعنی بەم دەلیلە نەگەوەی ئیمزامان بۆ کرابێت شوبینەوە بکەین ئەم خەتە وجودی هەیە لێرە بەڵام ئەم خەتە بێ ڕێکخراو بگرێت ئەبێکی لە هینەکەی ئەوەیە کە ڕادیکاڵی بوونی خۆی نیشان بە لە ئاسی عێراق و لە کوردستانە ئەمە تقریبا هینە جەوەرەکەیتی سەبارەت بۆی کە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو ململانی لەناو ناسیۆنالیزمی عەرەب و کورد و گرایشەکان هەیە حتمما هەرموو جارێک ئەمانە لە بەرامبەر ئەوە ویستوانە پاشەکشە بە خەڵکی کوردستان بکەن بۆ شەوە سیراعی کەیانە کە ئەسڵ نییانە ئەوەی کە من ئیشارەتم پێ هەر چۆن لە دەسەڵاتە لە هاوبەشن لە کۆمەڵێک لە دابەشکردنی سەودساما ئەمانە کێشیان نییە یعنی ئەو سەر ئەوە بوو ئەو ئۆپۆزیسیۆنیش حتمما کە هەیە لە کوردستان و لە عێراقیشا لە هەرهەمویان خزمەت بەم سیستەماکە یعنی ئەمە من کە بۆیە گەڕانمەمۆنا ئەوردەکاریۆمانە بەڵام ئەوەی کە بەڕاستی ئیشی ئێمەیە و دەبێت لە ئایندەدا دەستی بۆ بەرین ئەوەیە ئەبێ هاوبەشی و هاوخەباتی چینایەتیمان لە تەواوی کوردستان و عێراق هاوچینەکەمان بدۆزنەوە ئەمە تەنها ڕێگەیەکە کە بەڕاستی ئێمە دەبێت ئەم حرەکەت چینایەتیە لێک بەئاڵێنی هەڵ شەریکەکانمان بدۆزینەوە ئەمە تەنها ڕێگەیەکە کە توانی پاشەکشە بکەین ئەوش تەنها ئەوەیە کە بەڕاستی دیسان دەڵم هەر بە ڕێکخراوبوونی خەڵکە یعنی ئەمە تەنها ڕێگەیەکە کە دەوێت ئێمە ئەوەی ئەوان باسی سوزانم ناوچە دابڕای ناکاون و نازانم ئەمە کێشەی ئەومانەیە و نەتەوەی ئەومانەیە ئەستان هیچی وانە ئەوەی کە بە عملی خەڵکی کوردستان بینیوێتی ئەمان هەمیشە لەسەر بەرژەوەندیە شخصی و لەسەر بەرژەوەندی گیرفان و پۆستپۆستێنە مشکلانە بووە هیچ وەختێکیان بە خەڵکی کوردستان ئەو ببینە تۆ سەیرکە ئێمە لە کوردستانە کە نەوت گران دەبێ ئەم ئاستی بازاڕی عالەمی پێ دەفرۆشە ئێستا بەرمیلێ نەوت بە 280,000 لەم هاوینەدا و بنزین عین بەسمێ سەیری ئەم هەموو جیازەکە عین تۆ لەوێ بنزین بە 450 لە کوردستانە بە چۆنێکە یعنی هەرچی مشکلەکانە بۆ خەڵکی زەحمەتکێش و
خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستانە هیچی نیکانەوە بۆیە تەنها ڕێگەیەک بڕاستیەوەیە کە هەر دوێنێ هەری مرۆ ئەگەر ئاگادار بێ مامۆسانی ناڕازی لەسەر ئەوەی کە بکرێن بە هەمیشەی یعنی من ئەوە نەبێ بڵێ دیفاع لەوی نەکەم ئەو دیکتاتۆری وحشی وەکو سەدام حوسێن لە دەورانێکا کە خەڵک هاتووە ویستێتی بخوێنێت مەرجی تایبەتی ئەوە بێ کە لە دام و دەستگایەکی دەوڵەتیا بێتەوە ئیش بکەیت بەڵام ئەمانەوە تا بە خۆبەخشی بە ئەوەکەن لەگەڵ ئەوەی کە جوابیان بنەوە ئیمڕۆ دوێنێ گرتویانن لە هەولێر نوێنەرانیان گرتوون یعنی بەبەسمەوەیە ئەم دەسەڵاتە ترسنۆکە لە هەموو خشوکێکە ترسێت تەنها شتێک ماوە بەڕاستی ئەوەی کە جواب بینەوە بە خواستەکانمان و بتوانین تەواوی ئەم خواستانە لێک بە ئاڵێنین بەڕاستی ئەوەیە کە ئێمە هاوبەشی چینایەتی خۆمان لەگەڵ کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی عێراق و کوردستانە ئێمە لێک بە ئاڵێنین ئەمە تەنها ڕێگەیەکە کە دوانی پاشەکشە بە هەردوو دەسەڵاتی ناسیۆنالیستی کوردی و ئەو تایفە گەرەی جنوب وەسەط زۆر باشە نەوزادجان ئەگەر ڕێم بە لای تۆ دڵشاد من لە قسەکانی نەوزاد ئەوەم بینی کە ئێوە وەکو ئەوەتی ئیمزاتان بۆ نەکراوە لە کوردستانە وەڵام بە نوێنەرایەتی خەتێکی دیاری کراو کە خەتێکی شۆڕژێڕانەیەوە هەڵپێچانی هەموو ئەوەی ئەوێ کە پێوترێ ڕژێمی سیاسی و اقتصادی لە عێراقا بەشداریتان کردووە بە نوێنەرایەتی ئەو خەتەی خۆتان بە بەشێک لەو خەتا زانو لەوێ ویستوتانە قسەکەری ئەم تێڕوانی نەبن کە لە کوردستانە هەیە ناڕەزای لە کوردستانە هەیە لەوێ ئێستا نایەت بەڵێ دەگەم نایەت دەنگ نایەک تۆ ئەگەر دووبارەی تۆ پرسیارەکە بڵێ ئەڵێم نەوزاد باسیەوەی کرد کە ڕاستە ئێوە بە نوێنەرایەتی نەچوون ئێوە کەس ئیمزای بۆ نەکردوون و ئەوانە بەڵام وەکو بەشێک لە جوڵانەوەی وەکو نوێنەراتی خەتێکی جوڵانەوەی ناڕەزایی جەماوەری کە داوای هەڵپێچانی تەواوی سیستمەکەکە لە ڕووی سیستەمە اقتصادی و سیاسی و بڵین هەمەلایەنە ئەم سیستەمەکە هەڵپێچانی ئەمە داواکە ئێوە بە نوێنەراتی ئەم خەتە لەوێ بوون ئێستا کە گەڕاونەتەوە لە کۆنگرە نەخشەتان چییە لە کوردستانە جوڵانەوەتان بۆ ڕێخستنی ئەم جوڵانەوەیە یاخود بینەکەتان نەخشەتان بۆ ڕێخستنی ئەم جوڵانەوە لە کوردستانە چۆنە بەنیازی چین یەک و دووسیەکانتان چییە و مەسەلەن ئەگەر کۆنگرەیەکی تربیان جارە بڕۆنەوە چۆنی بەشێکی زۆری تر لە نوێنەری جوڵانەوە ناڕزایەکان لە کوردستان لەگەڵ خۆتان نابن و لەو کۆنگرەیە بەشداریەکە نەخشەتان بۆ ئەمە چییە هیچ بیرتان لە هیچ کردوێتەوە ئاڕژان گەژە مشتێ بەمێ جاوی پرسیاری یەکەمی بمەوە کە لە هاوڕێ نەوزاد کرد سەد لەسەرەوە کرد بۆچی با سیستەمی میلیە باسی مەسەلەی کورد لەو بەیاننامەیە نەکراوە گەر کرابێتیش بە هامش کراوە دیارە سەرمایهداری بە خۆی سنوورەکانی هەمووی کراوەیە و بەڵام هەروەکو لە قسەکان مایشان دیال بۆ ئێمە داخراوە ئێمە ئاوا سەیری هەموو ستەمێکەکەین بە هەڵوەشانەوەی کاری بەکرێ هیچ جۆرە ستەمێک لەسەر بەشەریەت نامێنێت ئێتر بە ناوی نەتەوە و ڕەگەز و نازانم ڕەنی پێست و بەم ئەمانە هیچ دەورێکی نامێنێ ئەوەی کە دەورە بینێت لێرەیە هەڵوەشانەوەی کاری بەکرێ ڕۆشایەوە هەموو ئەم جۆرەستامانە نامێنێ بەستەمی میلیشەوە ئەگەر قسە لەسەرەوە بێ بۆچی دەوڵەت کاکوێستاکە زۆر جار حتا ئەحزاب زۆر نەڕۆین جەلات تاڵەبانی باسی لەوە کردووەڵێ با ئێمە بەستەمی میلیمان دەستەر نەمێنە دوایی با دەست بەرین بۆ مەسەلەی چینایەتی با نازان دەوڵەتمانە بێ دەوڵەتی سەربەخۆوە بێ ئەمانە فکرێتێکی زۆر بۆرژوازیانەیە کە ئێتر ئەگەر خەڵکی چەپیش بێت بکەیتە ژێر ئەم کاریگەریەوە من زۆر بە خەتەریەزان چونکە ئەبێت بە جەلات بەسەرم بزوتنەوە ئەبێت بە جەلات لەسەر تەبەقەی کارگەرەوە ئێمەمانەیە ڕۆحێتێکی شۆڕژێرانە ڕۆحێتێکی شۆڕژێرانی مارکسی بکەینەوە بە گیانی تەبەقەی کارگەرە چی لە کوردستان و لە عێراق و لە تەواوی دنیاشا بێت ئێمە نامانێت باز لە کرێکارانی عێراقیش بە تەنها بکەین ئێمە کرێکاران تەواوی گیانمان بەلاوە گرنگە چونکە ئێمە شۆڕشەکەی ئێمە شۆڕشێکی چینایەتی سەرتاسەریە مەسەلەی میلی بەلای منەوە ئاواز چارەسەرەکرێت کە هەڵوەشانەوەی کاری بەکرێ و لە نێو وەسەی شۆڕشا خۆی ئەو
بابەتە کۆتاییە سەبارەت بەو پرسیاری کە ئایا ئێمە چۆن خۆمان ئامادە کردو بە تەمای چین و تا کەچینەوە کۆنگرە چیمان پێە ئێمە هەیئەتێکی هەڵبژێردراوی کاتی هەڵبژێردراوە لە ناو ئەم کۆنگرەیەدا لەناو کۆنگرێدا 7 کەس هەڵبژێراوە خۆشبەختانە 2 کەس لەوانی کە هەڵبژێراون من و هاوڕێنەوەزار بین کە ئەتوانین بڵێن وەکۆی کە لەم ناوچەیەدا ئێمە پێوترێ کوردستان نازانم هەر شتێکی پێوترێ ئەو پێڵە شیمال هەر ناوێکی کێشەیەکم نییە ڕاستم خاوەنی کولتور و زمانێکی جیاوازم بەڵام هاوچینی ئێمە ئەوەی کە گرنگە ئێمە خۆمان بە تەمای چین ئێمە کە ئەڵم ئێمە من و تەنها من و نەوزاد نین ئەو کەسانی کە خۆیان بە کەسی سۆسیالیست و بە ئاگا ئەزانن چەندێ دێنە پێشە لە ئێمە چونکە ئێمە بانگەوازێکمان هەیە کە بلانی یەکەم جار بتوانین خەڵکە کۆمونیستەکان ئەوانەی خۆیان بە خەڵکی سۆسیالیست وەمان نازانن لە دەوریە کۆ ببینەوە و بتوانین قسە و باسێکی تێر و تەسەل لەسەر ئەو وەسعی کە لە کوردستانە هەیە دۆشاد بۆ نمونە نیازیەوەتان هەیە کۆنگرەیەکی تر لە کوردستان ببەستن بەڵێ ئێمە سەرەتا وەکو کۆنگرەیەکی ناڵین کۆنگرێکی بەرفراوانی زۆر گەورە بەڵام کۆنگرەیەکەکەی کە لانی کەم 20 کەسی کەسێکتیا بەشدار بێت بتوانین لەم کۆنگرێدا قسە لەسەرەوە بکەین ئامانجەکانی کۆنگرە بە عام چی بووە ئێمە وەکو خەڵک ئەو بەشی خواروی کۆمەلگا لە کوردستانە ئێمە بە تەمای چین چۆن بتوانین ڕەبتێکی لەم ناوچەیە کە پێوتری عێراق ڕەبتێکی هاوبەش دروستکەین لەگەڵ هاوچینەکانمانە لە خوارو ناوەڕاستی عێراقا دواتر ئەوەی کە بۆ کوێی کە ئەگات ئەمان بۆ خۆی خۆشبەختانە لەگەڵ ڕێنەوزادا گەشتینەوە ئەوەی کە لە ئایندێکی نزیکا بتوانین دعوەتنامە بانگەواز بۆ ئەو کەسە هەڵسوڕا و کۆمۆنیستی و سۆسیالیستیانە بکەین کە بتوانین بەلانی کەمەوە قسە و باسێکمان هەبێت لەسەر ئەم وەسع و بزانین تا چەندێک هەماهەنگی دروست دەبێت لە نێوانماندا بۆ ئەوی بتوانین چی ئەم کاری کە ئێمە یکەین و ئەوەی کە لە خوارو ناوەڕاست دەکرێت بەیەکەوە هاوبەشی دروستکەین لە هەل لە یەکەم هەنگاوی کۆنگرەیە لە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژی دوای کۆنگرەکە کۆنگرە بەستراونێ نەرایەتەکە بژێرا ئەو هەیئەتە کاتی بژێرا یەکەم ئەرچی کە کەوتە سەرشانی ئەو بوو وەستانەوە بەرامبەر بە بزوتنەوەکانی سەدر ئەوەی کە لە ناو ساحەی گۆڕەپانی سیاسی لە عێراقا سەدرەکان چیان کرد چۆن ئێمە بەم بزوتنەوەی وەستاین لە تۆ چ قسێکمان کردو لە سەریان و چۆن بەرپەچی ئەومان ناوەتەوە کە ئەمانە بەشێکن لە دژە شۆڕش نابن ئەمانە لەسەر بە ئەم بزوتنەوەی ئێمەنین ئەبێت ئەمانش هیچ جیاوازییان نییە لەگەڵ ئەوەی کە لە نێو دەسەڵاتدا هەردووچیان لە یەکایە کار دەکەن چۆن جاران نۆشیروان مستەفای وت بە خۆپیشاندەرەکانی وت ئەمانە جێرە شێوێنن هەر بۆ 2 ڕۆژ دوای ئەوەی کە پاشەکشێک بە سەدر کرا خۆی وتی بکوژ و کوژرا و هەردووچیان وەکو یەکوان و هیچ جیاوازییان نییە ئەمانە بێسل مەسیرن باشە ئەو ئاوا کاتەکە ئەبێ ئێمە چی بکەین باش بوو ئێمە لەو کاتەیە وەکو هەڵبژێراوانی ئەو هەیئەتە کاتێکە لە کۆنگرەیە هەڵبژێرا یەکەم کارێکە گوتمانە سەرشامان ئەو بوو کە بەیاننامەیەکمان دەرکرد جشت بە سەدرەکان هەر ئێستا کە خۆشبەختانە لە چەندی شوێنی عێراقا کۆنگرەی ناوچەیی ئەکرێت ئەم کۆنگرە ناوچەیان نتوانیانە هەرێک لە جێی خۆیان بتوانێت ئەوەی کە وەکو پەیامێکە لە کۆنگرە گشتیەکە دراوە بە لە ناوچەکەی خۆیان خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەو منتیقەی کە خۆی تێدا بۆ ئەمە هەڵخرێنێت و لە دەوری خۆی کۆکاتەوە هاوڕێجان یەک خاڵی گرنگ کە زۆر زەرورە ئێمە قسەی لەسەرکەین لەو کۆنگرە کە دەکرێت بڵێن خەڵکی ئەوەی کە لە کۆنگرەکەیان بوو هەمووی خەڵکێک نەبوو کە هەمووی ئاگای سیاسی بەرز بوو خەڵکی تیا بووە زۆر سادە بووە بەڵام باوەڕێکی پتەوی لەلا دروست بوو کە ئەمە خەتێکی شۆڕژگەر و ئەمە توانێت لەگەڵیا هەماهەنگ بێت تاکو ئێساکەتە تەنها ئەتوانم بڵێم
کۆنگرەیەکە توانیوێتی باز لە جیایی دین لە دەوڵەت بکات جیایی دین لە دەوڵات یان لە سیستمی خوێندن کە ئەمە قسەی لەسەر کراوە هەروە بە ئاسانی نییە کە خەڵکی ناوەڕاستیان خەڵکی خواروی عێراقی دەژێرباریەوە چۆن ئێمە هاڕاوی دە سیستەمی نەتەوەی ئەوانش هاڕاوی دەستی مەزەبن مەزەب وای لێکردن ئەوەی کە پێی ئەوترێتین ئەو ئێستاکە بەلایەنەوە بۆ بە بڤا ئەمە لە بەرچاو گیرێت بۆ منێکیشکە لە کوردستانم بۆ منێکیش کە خاوەنی مەسەلەیەکی میلیم ئەوە دەبێت لە بەرچاو بگرم ئەوانەی بە ناوی نەتەوە و نازان چی و چین چۆن بوون بۆ هێزێکی ئۆلیگارشی و توانیان خوێن و شیلەی ژیانی ئێمە هەڵبژن ئەبێ ئێمە چۆن ئاوا بەرامبەریان وەستاینەتەوە کۆمەلگا بە تەواوەتی لە کوردستانە لە بەرامبەر ئەم مەسەلەی نەتەواتی کە قسەی لەسەر دەکرێت باوەڕ بێت چۆن لە جنوب و ناوەڕاست مەسەلەی مەزهەب مەزەب وای لێکردوون دین بۆ لەلایەن بۆ بەخشتێکی قێزەون خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستانی عێراقیشا بە هەمان شێوە بە هەمان عقلێت مەسەلەی نەتەوایەتی ڕاستە جاران تەنها کۆمونیستەکان بوون یاخود سۆسیالیستەکان بوون کە بە جۆرێک باسی پێکەوە ژیانیانە کرد یاخود بەس جۆرێک باسی هاوخەباتیانە کرد لەگەڵ چینی کارگەرا لە هەزاری شەر باسیەکەن بەڵام ئەوە تەنها کۆمونیستەکان بوو جاران ئێستا باڵێک لە خودی ناسیۆنالیستەکان خۆیان و خەڵکانێک کە خۆیان بە تا دوێنێ ناسیۆنالیستەزانی ئەمڕۆ بانگەشەی عێراقێکی یەکگرت و کۆتایی هاتن بەم دام و دەستگایەکەن کە لە کوردستانە دەمەجبوونەوەی کوردستانە بە مباشر بە بەغاوە ئەمە مەسەلەیەکە ناجێکە خەریکە دروست بووە دەنگێکی شەهەیە لە کوردستانە وجودی هەیە لێر و لەوێ قساکات و خۆی دەرەخات بەبێ ئەوەی بپرینجێتەوە لە مەسەلەی ئەوەی کە تۆمەتبار بکرێ بە نۆکەرایەتیکردن بۆ نەتەوەی سەردەستوەمانە دەلیلەکەش و بەڵگەکەژەوەیە کە بە بڕای من ئەوەی کە پێوترێستەمی میلی لە جارانە بەو جۆرە بەرجەستە بۆ بەرجەستەی ئێستەی نەماوە و خەڵک زۆرتر هەست بەستەمی چینایەتی و نەک تەنها چەسانەوەی چینایەتی بەستەمی چینایەتی بەستەمی چینی باڵا دەست و بە جەردەی ئەوانەکە تا ئەوەی کە کێشەی ستەمی نەتەوایەتی بووە بێ لە کوردستان بە هەر سوورەت من تقریبا بەرنامەکەمان لە کۆتایی نزیک دەبێتەوە من خۆشحاڵ بووم بۆ ڕوونکردنەوەی کە وتان و باسێکی گرنگە ومێدەوارم لەم نزیکانەیەوە ئەوەی کە بەنیازتانە بیکەن ئەنجامی بن و لە کوردستانیشە باڵی ئەو کۆنگرێ بچێتە پێشەوە لەم بابەتە هەوڵانە جێگەی خۆی بگرێ و جوڵانەوەیکی جیاواز لەوەی کە ئێستا لە کوردستان و لە عێراقا هەیە بێتە پێشەوە بەڵام یەک باس هەیە من لێرە پێم خۆشە لە کۆتایی ئەسەرنجێکی خۆم بڵێم وەسایلەکان و شێوازەکانی ئەم جۆرە حرەکەتەوە ئەم جوڵانەوەی کە ئێمە پێمان وایە ئومێد بەخشە لە کوردستان و لە عێراقا ئەم ئالیەتانەوە میکانیزمانە ناتوانێت هەمان میکانیزمی و جوڵانەوە ناڕەزاییە بێکە لە سەرجادەیە ئەم شەقامە کە باسەکرێ هەم لە کوردستانەوە هەم لە عێراقیشا زۆر جار سەرە شێوێنەیە یعنی سەر لێ شێوێنێ ئەو وەختانەی کە شەقام بێدەنگە و نووسووە ئیتر پێ وایە کە دنیا شامی شەریفە هیچ ناڕەزایەک وجودی نییە لە حاڵێکە ئەرچی ڕێخستن و ئەرچی تەنزیمکردنی جەماوەڕوانە لەو کاتانەیە زەروری تر و دەبەرابەر گرنگتر و حیاتی تر و ژینداری ترەکە جوڵانەوەی سەر شەقام وجودی نییە کاتێک جوڵانی سەر شەقام دێتە پێشەوە بێ بەرهەمی ئەو کارێکە کردوتە لە پێشترا دەکەوێت من پێم وایە بێ ئالێتی ئەوە بدۆزرێتەوە ئەم کۆنگرێ کار لەسەر ئەوە بکە کە ڕێگای دروستکردنی ڕێکخراوەکان لە ناو شوێنی ژیان و کاری کارگەران و خەڵکی زەحمەتکێشات چییە وەچینەوە مەسەلانیە توانێت ئەم خەڵکی لە دەور کۆ بکاتەوە خەبات و ناڕەزایی چینی کارگەر لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە هەر تەنها لە بەرامبەر سەرمایه‌داریە نییە تەنانەت لە بەرامبەر سەرمایه‌دارانیشانە لە بەرامبەر دەوڵەتەکانیانە نییە لە بەرامبەر ژیانیشایە لە بەرامبەر هەژاریایە لە بەرامبەر بێکاریایە خەڵک چۆنی مقاومەتی ئەماناکەوە خەڵکی کارگەر و زەحمەتکێش چه مساهمەیەکە بێت لەلایەن سۆشیالیستەکان و کۆمونیستەکانەوە بکرێ بۆ ئەم ڕێکخراوانە دروست بێ ئەمانە پرسیارێکن ئومێدەوارم ئەم کۆنگرێ بتوانێت هەوڵی وەڵامدانەوەیان بە ئەگەر نەشتوانێت بە تەواوی وەڵامیان باتەوە لە ڕێگای وەڵامدانەوەی ئەمانەیە کار بکە کە ئەماتوانێم جوڵانەوەی بە جێگایکی تر بگەێنی هەر تەنها ئامانجە جوانەکان و
ئەهدافە بڵێن مشتەرەکەکان و هاوبەشەکانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش نییە کە لێرەوە بەیان بکرێ ئەو شێوازانەشی کە توانین بەم بامانجارمان بگەێنێ دەستنیشان بکرێ نەک وەکو عمومی ئەسەن دروستکردنی کۆمیتە شۆڕژێڕەکان دروستکردنی شوراکان و شوێکردانی شوراکان ئەمانە هەموو هەمیشە وتومانەتەوە بەڵام لە چ مەجرایەکە ئەمانە دروستە بێ وە چۆنی ئەکرێ شورا بێ بە شتێکی واقعی کە کارگەر خۆی دەستی بۆ بەرێ بەبێ ئەوەی تۆ بانگەوازیکەی بڵێ وەرە خۆی پێی خۆش بێت و لەگەڵی بەشدار بێت و بچێتە نایەوە و بەشداری تیابکە و دروستی بکە ئەمانە ئەو مەسائلانن کە من وازانم ئەم کۆنگرەیەکە بچێتە سەریان وەکاریان لەسەر بکاتوانە ئەتوانێ بە ئامان چووکە بەرحاڵ من زۆر پرسیارێکم نەماوە باسەکەشمان بەرەو تەواوبوو نەچێ 4 دقەی بەرنامەکەمان ماوە 2 دقە بەشێکەی نەگەر شتێکی هەیە شتێک هەیە نەوتراوە بوترێ دڵشاد تۆ لە پێشا قسە دەکرد ئێستا با نەوزاد قسەکانی خۆی بکە لە 2 دقەیە دوایش نۆرەیان بە تۆ فەرموو هاوڕێگیان دیارە هەر بۆ خۆی ئەوەی کە ئێمە قسە لەسەر ئەوە دەکەین کە ئەمە کۆنگرێ بەڵام ئەم کۆنگرەیانی بۆ جوابی قسەکەی ئەخیری تۆ هەر خۆی کۆنگرەی ڕاپەڕیان شۆڕژگەڕان لە بەغداد ئەمە بۆ خۆی ڕێکخراوە خۆی ئەو تومحەیە کە تۆ باسی دەکەی ئێمە خۆمان دەستمان بۆ بردووە کە بێ ئەم ئەوەی کە تۆ باسی شەقام دەکەی بە عەفەی و بەهین باسیەوە ما کردووە کە ئێمە گرایشی تەواوی حرەکەکانی تر ئێمە جابووین تولی ئەوەی کە قسە لەسەر سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردی و ئەوە دەکا و سیاسی ئەوەی اقتصادەکەشی تێکە دەڵێن ئێمە نیولیبرالیزم و هەموو اقتصادەکەشمان وەلاناوە ئێمە بەسمەیە کاری ئێمە ئەو تومحەیە کە تۆ باسی دەکەی ئێمە بەسمەوە ئەمەیەکی لە ناوەکانیتی وەیەکی لەو شتانەیشی بەڕاستی کە ئێمە دەستمان بڕۆکە لە قسەکانی دڵشادیشراو ئێمە بۆچی ناماناو لیژنەی کاتی خۆ تەکامل بوو هەفتا و ئەوە نەکە زات بوو ئەماتوانی هەلوێ دەکسەر ناوی لیژنەی دائیممان لێ بنایەوە ئەو ماکلیان نوێنەری هەموو شوێنەکەی بەڵام ئێمە دەزانین کە ئێمە لە دەرەوە ئێمە هاوبەشمان هەیە ئێمە ئەزانین خەڵکانێکی تر هەیە و دەبێ ئەم کۆنفرانسانە گەورە بکەین کۆنفرانسی مەحەلی بەسین هەر ئەوەی کە ئێستا لە شامیە لە دیوانیە لە شوێنەکانی تر کۆنفرانسی مەحەلیان بەستووە ئێمەش بە سلێمانیدا هەنگاو بۆ دەنێن دەمانوێت هاوڕێیانێک کە بەڕاستی دڵیان بۆم حرەکە لێدا ئێمە هەستمەکەمە ئەمە نەوعێکە لە ئەو هینە بەڵام قەویتر لە سەرەتای نەوەدەکان لە سەرەتای نەوەدەکان چۆن هینێکی شۆڕژگەڕانە هەبوو من ئەمەم بینی لە بەغا وە دەکرێت بەڕاستی دەکرێت هەموو هاوڕێیانێکە لێرن بەبێ هیچ جیاوازیەک بە هیچ جیاوازی سەر بە هەر جەرایانێکی مارکسیە و خەڵکێکە کە بەڕاستی دڵی بۆ ئەوەت لێ دەدات کە ئەم کۆمەلگای لەم نەهامەتی و نەکبەتی کە ئێستا هەمومانی وێران کردووە زۆر باشە دەستەکانە خۆش بابەت دە بەشار لەگەڵ دڵشادەوە بەشی دڵشاد دەخۆی دڵشاد فەرموو سپاس هاوڕێجان هاوڕێ کەسمان بەشی کەسمان ناخۆین ئێمە هاوبەشی بەڵام ئەوەی کە گرنگە ڕاستە ئەم کۆنگرێت نەیتوانیوە بە تەواوەتی بە کامڵی بێتە دەرێت ئێمە هەروەکو نەوزاد وتی جێگەمان هێشتێتەوە تومانە لیژنەیەکی کاتی نەمانتووە ئێمە نێنەرایەتی سەرتاسەریەکەی و لەگەڵەوەشە هەموو خەتی هەموو حرەکەیەک سەرێکی سیاسی خۆی هەیە ئێمەش سەرێکی سیاسین ناتوانین ئێمە بڵین سیاستمان نەداوە بەم حرەکەتە بەڵام پێویستمان بکاتە لە زەمانێکی تردا دەتوانین بڵێن من زۆر بە ئاسۆوە زۆر دڵخۆشم بەم حرەکەتە چونکە ئاسوویەکی تیابینمەوە بۆ تەبقەی کارگەر 2019 ئێمە زۆر جار هەوڵی ئەومان ناوە بەلانی کەمویش نەبێ کارێکی هاوبەشکەین ئەوایقی زۆر گەورە هاتۆتە ڕێگانمان لەبەرەوەی ئێمە زیاتر دەستمان بۆ خەتە فکرەکانە بەرپەلامار یەکتریمانیان نەمانەزانی شەکەین بەڵام دڵنیا بە ئەمەی ئەم جارە ئەوەی بەسەرا تێپەڕانین و تیان هێشتین و پێی وتین ئیتر ئەبێ ئەلێرای کۆمۆنیستەکان بگەنە ئەو ئەقڵەتەی کە وەلانانی خەتە فکرە سیاسەکانی خۆیان و بتوانن هەماهەنگیە دروستکەن لەنێ خۆیانە بۆ ئەوەی دەست بەرن بۆ کاری شۆڕژگێڕانە لە ناو تەبقەی کارگەرە ئەویش بەوە بێت کە خۆمان بە ئاسوویەکی سۆسیالیستی و بشتوانین لە هەموو ناوچەیەکدا بەبێ باری ئابووری و باری ئابووری سیاسیەکەی لێوە قسە لەسەر
کارکەین کە چۆن هەناوانی بۆ هەربژیت دڵشاد زۆر سپاس بۆ بەشداریتان من ئەخیرەکەیەوە بڵێم کە ئەمیشە جوڵانەوە جەماوەریە فراوان و شۆڕژێڕەکانن کە ناکۆچەکانی بینی چەپەکانی کردووە بە شتێکی سادە و پێکەوە شتی کردوونەوە پێکەوە کاریان کردووە لینین ترۆسکیمان بیرە لین ڕۆزا لۆکسمبۆرگمان بیرە هەموو وانەمان بیرەکە وەختێک جوڵانەوە جەماوەرێکە چێتە سەرەوە پێگاتوە چێتە پێشەوە و ناکۆچیانە بەرەو پوکانەوە چن ومێ دەکرێت ئەمەش لە عێراق و کوردستانە ڕووبە دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم دووبارەکە بەشدار بوون لەگەڵما بۆم بەرنمەیە ومێدەوارم لە بەرنمەی تر و لە دیداری ترا بە ئێوە شاد بمەوە بۆ باسکردن لەسەرم کۆنگرێ لە دۆخێکی تراکە پێشڕەوی کرد بێت و بە جێگایشی باشتر و پێشکەوتوتر لە ئێستا گەیشت بێ هەر بژین زۆر سپاس بۆ تۆش بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان سەبارەت بە بەرنمەکەمان سەبارەت بە کۆنگرەی ڕاپەڕیوانی شۆڕژێر لە بەغا بوو دوو میوانم لەگەڵا بوو نەوزاد بابان و دڵشاد محەممەد عارف سەبارەت بەو کۆنگرێ و لایەنە جۆرا و جۆرەکانی قسەباسییان بۆ کردین تا یەکتر دیتنەوەیشی تر و دیداریشی تر لەگەڵ ئێوەی ئازیزە بە شادی و کامەرانی تانست